بەخێر بێن بۆ لاپەڕەی کوردۆگراف. ڕۆشتنی مامۆستا حەسەن زیرەک لە ڕادیۆی کرماشان خاڵێکی وەرچەرخانە لە ژیانی مامۆستا زیرەک، بە جۆرێک کە لە دوای بەجێهێشتنی ڕادیۆی کرماشان ژیانی تاڵ و دەربەدەری و هەژاری حەسەن زیرەک دەست پێ دەکاو. ماوەیەک لە زیندانەکانی عێراق و ئێران بەسەردەبا و دواتریش لە تەمەنی 51 ساڵیدا لەو پەڕی هەژاری کۆچی دوایی دەکات. لە پاش تێپەڕبوونی ساڵانێکی زۆر بەسەر ئەم ڕووداوەوە، بەڵام هێشتا بەڕوونی دیار نییە ئاخۆهۆکاری سەرەکی ئەم ڕۆشتنە چی بوو. لە نێو خەڵک و تۆڕە کۆمەڵایەتیەکاندا قسە و باسی جۆرا و جۆر لەسەر ئەم بابەتە دەکرێ و هەندێک کەس مەزهەری خالقی و شکرۆڵای بابان تۆمەتبار دەکا و هەندێک کەس دەستگای ئەمنی ساواک و لە بەرامبەردا کەسانێک ئەڵێن زیرەک لەبەر پارە و کێشەی خێزانی خۆی ڕادیۆی بەجێهێشتووە. کوردۆگراف لە بەدواداچوونێکی ورد و بێلایەنانە ئەم بابەتە دەخاتە ژێر چاودێری ورد و بۆ چوونی هەموو لایەنەکان دەخاتە ڕوو تا کۆتایی لەگەڵمان بن. سەرەتا کورتەیەک لەسەر ژیانی حەسەن زیرەک. حەسەن زیرەک لە ساڵی 1921 زاینی لە بۆکان لەدایک دەبێ و بە منداڵی باوکی کۆچی دوایی دەکات و دایکی هەرزوو هاوسەرگیری دەکاتەوە و منداڵەکانی بەجێ دەهێڵێ. حەسەن زیرەک هەر بە منداڵی بۆ بژێوی ژیانی کرێکاری دەکا و ئەو کاتەی کە لە بەغدا لە ئۆتێلێک کرێکار بووە لەلایەن جەلال تاڵەبانیەوە دەورێتە بەشی کوردی ڕادیۆی بەغداد و لەوێ وەک گۆرانی بێژ دادەمەزرێ. بەڵام لە دوای کودەتای سەربازی عەبدولکەریم قاسم، حەسەن زیرەک ڕادیۆی بەغداد بەجێ دێڵێ و ڕوودەکاتە بەشی کوردی ڕادیۆ تاران. بەڵام پاش چەند ساڵ کارکردن لە ڕادیۆی تاران، بەشی کوردی ڕادیۆی تاران دادەخرێ و ڕادیۆیەکی تازە بە ناوی ڕادیۆی کرماشان دەکرێتەوە و زیرەک و هاوکارانی ڕەوانەی ئەم ڕادیۆ نوێیە دەکرێن. ڕادیۆی کرماشان لەبەر سیاسەت و بارودۆخێکی ناوچەیی دادەمەزرێ و بەهۆی ستافێکی بەهێز و مەودای بەرفراوانی شەپۆلی دەبێتە دەنگێکی گرنگ لە هەموو بەشەکانی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەموو کەس دەتوانێت بە ئاسانی گوێبیستی ئەم ڕادیۆیە بێت و ناوبانگی حەسەن زیرەک هێندەی تر پەرە دەستێنێت. بەڵام لە ساڵی 1964دا لە ناکاو پەیوەندی حەسەن زیرەک و ڕادیۆی کرماشان دەپچڕێت و زیرەک ئەم ڕادیۆیە بەجێ دێڵێت. کوردۆگراف لە 5 دۆسیەدا لێکۆڵینەوەی لەم بابەتە کردووە. دۆسیەی ژمارە 1 شکرۆڵای بابان. یەکێک لەو کەسانەی کە بە دەرکردنی مامۆستا زیرەک تۆمەتبار دەکرێت بەڕێز شکرۆڵای بابانە کە ئەو کات بەڕێوبەری بەشی کوردی ڕادیۆی کرماشان بووە. دەنگۆیەک هەیە کە شکرۆڵای بابان گوتوویەتی ئێمە نزیکەی 1500 گۆرانیمان لە حەسەن زیرەک هەیە و ئیتر پێویستیمان بەخۆی نییە. پاش ئەوەی شکرۆڵای بابان کە دەبێتە کار بەدەستی ڕادیۆ لە کرماشانە پێم وایە دیارە بەسباب و هینێکە دەری دەکات لە ڕادیۆ. چی دەڵێ؟ مەبەستم لێرە ئەو قسەی شکرۆڵای بابانە دەڵێ 1500 گۆرانی حەسەن زیرەکمان هەیە، ئیتر پێویستیمان بە گۆرانی ئەو نییە. هەروەها مێدیای زەندی هاوسەری حەسەن زیرەک لە وتووێژێکدا کە لە کتێبی حەسەن زیرەک و زمانی دوولا بە نووسینی بەڕێز برایمی فەرشی لە چاپدراوە ئەم بابەتە پشتڕاست دەکاتەوە و دەڵێ بەڕێز بابان ئەو قسەیەی کردووە. هەروەها خاتون زەندی دەڵێ کاتێ خالقی هاتووەتە ڕادیۆ بەڕێز بابان زۆر پاڵپشتی خالقی کردووە و حەسەن زیرەکی پشتگوێ خستووە لەبەر ئەوەی هەردوویان سنەیی بوون. دکتۆر مەولود ئیبراهیم لە کتێبەکەی بە ناوی ساواک بۆچی حەسەن زیرەکی کوژ دەڵێ شکرۆڵای بابان و عابدی سیراجەدینی ئەندامی ساواک بوون و فەرمانەکانی ساواکیان جێبەجێ کردووە. دکتۆر مەولود بۆ ئەم قسانەی بەڵگە دەخاتە ڕوو دەڵێ عیسا پژمان بەرپرسی لقی کوردستانی ساواک لە باسی چۆنێتی دەرکردنی ڕۆژنامەی کوردستاندا باسی شکرۆڵای بابان دەکا و ئەڵێ ئەو خۆی واتە شکرۆڵای بابان دەڵێ ساواکی بوون جێی شانازیمە چونکە هەموو کەس ناتوانێت بێت بە ساواکی. لەلایەکی ترەوە ڕابەخان هاوژینی حەسەن زیرەک لە چاوپێکەوتنێکدا
ئەڵێ چەند ساڵ پێشمردنی زیرەک شکرۆڵای بابان سەردانی زیرەکی کردووە و زیرەکیش بە جوانی پێشوازی لێ کردووە. لێرەدا پرسیار ئەمەیە کە ئەگەر شکرۆڵای بابان هۆکاری دەرکردنی زیرەک بووە، بۆچی زیرەک بە جوانی پێشوازی لێ کردووە؟ ئایا ئەمە لەبەر سروشتی بەرزی مامۆستا زیرەک بووە یاخود شتێکی لەو شێوەیە لە نێوان ئەم دوو کەسە ڕووی نەداوە؟ بەڕێز شکرڵای بابان هاتووە بۆ کانی مەلا ئەحمەد بۆ لای مامۆستا زیرەک. جەنابەت ئەوە تەئید دەکەی؟ بە چاوی خۆت دیت؟ بە چاوی خۆم دیت. بەڵێ هات بۆ سەر قاوەخانە. ئەگەر من چوو بۆ لای زیرەک لەسەر حەوزەکە وێستا بوو. وتی ڕابەوە کە ئاغای بابان دەسە پڵاتە لە زووزووە لێرە وێستاوەگەم نیش هاتووم لێرە بووە تۆش هاتی هەر لێرێ. تر زیرەک دای نەبوو، پەزیراییکی جوانی لێ کرد. لەلایەکی دیکەوە بەڕێز بابان لە دوای مردنی زیرەک چەندین پەخشان و هەڵبەست لەسەر گەورەی و ئاستی بەرزی هونەری زیرەک بە دەنگی خۆی تۆمار و بڵاو دەکاتەوە. حەسەن زیرەک هەموو گۆرانیەکانت خۆشە بۆ کوردان، خەنە بەندان و کاروانە، شەدەلار و وەرە قوربان، هەلامە و کەومل و بووک مریەم و نەورۆز و کرماشان. ئەتۆ گۆرانی وێردێکی بەڕێز و بەرز و تاقانە، لەگەڵ تۆدا هونەر جووتە بە وێنەی شەمع و پەروانە. هەزاری زۆرترا هەنگت هەیە بەو دەنگە مەردانە، هەتا ئاخر زەمان دەنگت دەمێنێ هەر وەک ئەفسانە. لە دووری تا دڵی ڕەوشەن مەلێ بێدانەیە و لانە. لێرەدا دێنە کۆتایی ئەم بەشە و لە ئاڵلقەی دووهەمدا باسی دۆسیەی مەزهەری خاڵقی دەکەین. بۆچوونی ئێوە لەسەر دۆسیەی شکرۆڵای بابان چی بوو؟ لە کۆمنتەکان دەتوانن بۆچوونی خۆتان بنووسن. بۆ پشتیوانی لای ئێمە تکایە کەناڵەکەمان سابسکرایب بکەن.